بەڵێ بینەرانی ئازیز پەیامنێرمان ئازاد ئۆمەراوەیی راپۆرتێکی لەسەر بەربانکردنەوەی ئەنجومەنی هەرێری کۆمەڵی ئیسلامی بۆ ئامادە کردوین فەرموون با پێکەوە بینەری بین. أقبل تعال فالشوق طال والقلب سما نحو السماء مترنما لا تنقضي أنت للروح دواء رمضان. بسم الله الرحمن الرحيم. أبرو إيوارا وكو أنجومني هەرێمی کۆمەڵی ئیسلامی هەڵساین بە ئێوارە خوانێک بۆ برانی ئەندامان و دۆست و لایەنگرانی کۆمەڵی ئیسلامی لە سنووری هەرێر و دەوروبەری بە پێویستمان زانی سونەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم زیندوو بکەینەوە، خزمەتی ئەو برایانە بکەین، هەم دوعای خێرش بۆ ئەم برایەکەین کە بوویتە هاوکاری ئەو ئێوارە خوانە، خوا پاداشتی خێری بدەتەوە، خوا بکەتە تێش و قیامەت بۆ ڕۆژی دوایی بۆ باب و کەس و کار و مردوەکانی ان شاء الله تعالی. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم فەرمانمان پێکە کە ئێمە هاوکاری فەقیر و هەژاران بکەین، یارمەتی خەرچی بدەین. فەرمودەتی پێغەمبەرمان هەیە صلی الله عليه وسلم باسی ئەوەمان لەو ئەکاتە فەرمێ هەر کەسێک بەربانجی کەسێک بکاتەوە و فتاری کەسێک بکاتەوە فەرمێ ئەو کەسە لەگە ئەجر و پاداشتی ئەوان شەریکە بێ ئەوەی هیچ شتێک لە ئەجر و پاداشتیان کەم بیتەوە. داواکاری بە خەرچی مسلمانە لەو مانگە ڕەمەزان و لەو مانگە پیرۆزەیدا هاوکاری خەرچی فەقیر و هەژار بکەن و لەو مانگەیدا محاولە بکەن ئیفتاری میسانی بە ڕۆژی بکەنەوە لەوەی لەو ئەجر و پاداشتە شەریک وە دەستخۆشیش لە ئەنجومەنی سەی کۆمەڵی ئیسلامی دەکەن کە هەستاینە بەو ئێوارەخوانە لەو ئەو برا بەڕێزانە دەستخۆشی لە ئەنجومەنی هەرێری کۆمەڵ دەکەم کاستەوە بە ئێوارەخوانێک بۆ کۆمەڵێک ڕۆژوان لە مسلمانانی دەڤەرەکە بەڕاستی کە ئەمەش شتێکی گرنگە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئاماژەی پێ کردووە هەر کەسێکەکان بە ڕۆژوانێک بدات ئەجر و پاداشتی ئەو ڕۆژوانێگاتە بێ ئەوەی هیچ لە خێری خۆی کەم بکاتەوە. هیوادارم نمونەیان زیاتر بێت، خۆی گەورە پاداشتان بداتەوە ئەوەی کە بۆم کار هەستەوە. هیوادارم مەتری بەدووادا بێت و سپاس بۆ هەموو ئەوە بەشداربوانێک کە بەشدار بوون لەم ئێوارەخوانەیە. تقبلنا يا ربي بلغنا رمضان.